بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەین. دیارە ئەمڕۆ سەرۆکیێرێم بە فەرمانێک بۆ جاری پێنجەم ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی دیاری کرد کە 22 ئەم ساڵە وابریارە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر مەرسومەکە و کاتەکەی هەروە هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان لەبارەی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن و گرنگی ئەم هەڵبژاردنە جیاوازی لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو هەروەها چاوەڕوانی کۆمەڵی دادگەری لە خەڵکو و چاوەڕوانیشی بۆ بەرهەستهێنانی ژمارەی کورسیەکانی لە پەرلەمانی داهاتووی کوردستان چی دەبێت و ئایا خۆشیان وەکو بەدیلێک دەبین و دەتوانن چی بکەن. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان سەرۆکی پێشووی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش بوون لە پەرلەمانی کوردستان. کاک عەبدولستار بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمانی. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆن لە دیاریکردنی 22 دەڕوان وەکو ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ڕۆژێکی چۆنی دەبین، ئایا گونجاوە لە هەموو ڕۆکانەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هەموو لایەک بێ. خۆشحاڵم کە بە دیداری جەنابتان و بە دیداری بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیامیش دەگەمەوە. سوپاس دەکەین. سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن، ئێمە وەکو کۆمەڵی دادگەری پێمان وایە دەبوو هەڵبژاردن لە کاتی حەقیقی خۆیدا کە لە 6/11/2023 کە کۆتایی بە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هاتووە، دەبوو بەڕاستی پێش ئەم وادەیە دەبوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درابایە. و ئێمە لە قۆناغەکانی ڕابردوودا قۆناغ بە قۆناغ ئێمە ڕوونکردنەوەمانداوە بۆ ڕایگشتی کە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری هەر زوو ساڵێک بەر لەوەی کە بوادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێ، لە کاتێکدا کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان داوایان لێکردین سەرنج و تێبینەکانی خۆمان سەبارەت بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان بکەین. ئێمە هەر ئەو کاتە پێش هەموو لایەک ئێمە سەرنج و تێبینەکانی خۆمان سەبارەت بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاراستی سەرۆکایەتی پەرلەمان کرد. واتە ئێمە هەر ئەو کاتە بەڕاستی لەگەڵ ئەوە بوون کە زوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ، ئەگەر پێشیش نەخرێ ئەوە دەبوو بەڕای ئێمە پێویست بوو لە کاتی خۆیدا ئەنجام بدرێ. باشە، چونکە بەڕاستی کێشە و گرفتێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە و ڕووی لە دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان کردووە و هاوڵاتیان کێشە و گرفتێکی زۆریان هەیە، کێشەی بێکاریمان هەیە، کێشەی دانەمەزاندنمان هەیە، کێشەی نادادگەریمان هەیە، کێشەی گەندەڵیمان هەیە، کێشەی قۆڕەکاریمان هەیە. بەڕاستی دەبوو نەک هەر لە کاتی خۆیدا ئەنجام درابە، بەڕای ئێمە دەبوو پێشش خراپە. لەسەر ئەم کاتێک کە دیاری کراوە ئێمە لەگەڵەوە بین کە لەو کاتی دواخرانی خۆیدا ئەنجام درابایە، بەڵام بە هەر حاڵ ئێمە کێشەمان نابێ بەڕاستی ئەگەر لەبەر پرەنسیپ و مەبادیء نەبێ ئەمڕۆ بە یا بەیانی بێ، بەڵام ئێمە حازرین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەو ڕێکار و پێویستیانەی کە مستەلزەماتانەی کە پێویستە ئێمە وەکو کۆمەڵ هەندێکیمان گرتوۆتە بەر و ئەنجاممان داوە و هەندێکیشیان دیار لە قۆناغەکانی ئایندەدا ئینشاڵڵا پرسیوان بەخوای گەورە ئەنجامی دەدەین. باشە، بەس وەکو بەرز داماژ پێکرد کە بە پێی یاسا دەبوایە پێش مانگی 11/2022 کە تەمەنی پەرلەمان لە 6/11/2022 بەسەرچوو، ئێوە کاتەش ئامادە بوون و داواشتان کە ئەو کاتە بەڕێوە بچێ نەک ئەوەندە دوا بخرێت؟ بێگومان کاک حەشیم ئەماژەم پێکرد کە ئێمە ئەو کاتە یعنی ساڵێک پێش ئەو وادەیە واتە ساڵێک پێش 6/11/2022 کە کۆتایی بە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان داهات، ئێمە هەرزوو سەرنج و تێبینەکانی خۆمانمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد. واتە ئێمە هەرزوو ئامادە بووین کە ئەو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە پێمان بوو یاسایەکە پێویستی بە دەستکاری هەبوو، پێویستی بە هەموارکردن هەبوو، بەڕاستی بە کەلکی
ئەم قۆناغەواتە بە قەرچی پێمان وابوو قۆناغی دوای خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان نایە و بە شێوەیەکە پێویست بوو هەموار بکرێت کە بەڕاستی متمانە بۆ هاوڵاتیان بجێڕێتەوە کە هاوڵاتی دڵنیا بێ کە یاسایەک هەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەگەر بەشداری دەنگدام بکات دەنگەکانی زایە نابێ وەجێ خۆی دەگرێ بەڵێ هەر زوو ئامادە بووین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵێ ئەوەی کە زۆر دواخرا پەیوەندی بە پارتیۆکێتی و کە ڕادەکەن لە هەڵبژاردن ترسە لە هەڵبژاردن و ڕۆژی 20 بڵێندەش کە دیاریکراوە بەڕێز بە ڕۆژێکی گرنگ دەبینی بۆ خەڵکی کوردستان. بەبێ گومان کاک حەچیم خۆ ئێمە نەبووین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان دواخست. دیارە کە دەسەڵات بەڕاستی کە بریتێ لە پارتی وێچێتی یعنی ئەوان زوو نەچونە ژێرباری ئەوەی کە ئەم یاسایە هەموار بکرێت کە بەڕاستی دەریش کەوت کە پێویست بوو یاساکە هەموار بکرێت هەتا دادگای فیدرالی لە بەغدا بڕیاری نەدا کە هەندێک هەمواری پێویستی لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا ئەنجامدا. ئەمە بەشێکی بوو بەڕاستی بەڵێ بەشەکەی تریشیە ئەو مشتمڕە بوو کە لە نێوان ئەو فراکسیۆنانەی کە ئێمە بەشێکی زۆر داوامان دەکرد کە هەمواری یاساکە بکرێ و بەشێکیشی ئەو کاتەی بەڕاستی هەتا دوا قۆناغ لەگەڵ هەموار هەر نەبوون بەڵام دواتر کە لەگەڵ هەمواریش بوون بەڕاستی زۆر بەدرەنگەوە ینی پشتیوانی هەندێک لە بڕگە و مادەکانیان کرد بۆ هەموارکردن. ئەوەی کە ئێستا دیاری کراوە 2024 بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵێ ئێمە لەم ڕۆوە کە ینی دەسەڵات دەدرێتەوە بە خەڵک و خەڵک ئازادە لەوەی لە دوای 20 دەی 2024 واتە لە 20 دەی 2024 نوێنەرەکانی خۆی هەڵبژێری بۆ پەرلەمانی کوردستان ئەوە لە دەست خەڵکە بەڕاستی ینی دوای ئەم 20 دەی 2024 بەڕاستی لە دەست خەڵک نامێنێ واتە دەسەڵات لە خەڵک وەردەگیرێتەوە پاش دەنگدانیان دەدرێت بە پەرلەمانی کوردستان. پەرلەمانی کوردستانش ئەو کاتەی با هەموو لا بیزانین دووسێ ئەرشی گرنگی هەکە بەشێکی پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە ئەوی دیکە بەڕاستی پەیوەندی بە دامەزراوەکانی هەرێمی کوردستانەوە هەیە بۆ نمونە چاودێریکردنی دامەزراوەی جێبەجێکردن چ سەرۆکایەتی هەرێم بێت چ ئەنجومەنی وەزیران بێ و ئەرکێکی مەسەلەن بریتێ لە ئەوە کە پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەیە کە ئەوە نزیکەی زیاتر لە 8 ساڵە پرۆژە یاسای بودجە نەهاتوو بە پەرلەمانی کوردستان کە خەڵک یا پەرلەمان یا لە ڕێگەی پەرلەمانی و خەڵک بزانێت کە بودجە هەرێمی کوردستان چەندە و داهاتی هەرێمی کوردستان چەندە و چۆن خەرج دەکرێت بەڕاستی ئەنی ئێستاوە کە خەرج دەکرێت بەدەر لە یاسایە وەیەکێکە لە ئەرکەکانی پەرلەمانی کوردستان بریتی بۆ لە دەرکردنی یاسا بە شێوەیەکی گشتی کە دیارە ئەمەش حەقەتەن ئێمە لە قۆناغی خۆیدا زۆر هەوڵماندا کە کۆمەڵێک یاسا دەربکرێ لە قازانجی خەڵک بێ. بە هەر حاڵ مەبەستم ئەوەیە بێزگەلەوە کە مینبەرێکیشە بۆ گەیاندنی ناڕەزایەتی و گلەیی و نیگەرانیەکانی خەڵک بەڵام مەبەستم ئەوە بووکە هاوڵاتی با چاک بزانێ لە 20 دەی 2024 دەسەڵات بەو دەدرێتەوە باشە واتە بەدەست هاوڵاتیە چێ هەڵدەبژێرێ و چێ هەڵنابژێرێ دەنگ بەچێ دەدا پێوەرەکانی چین چێ بە نوێنەی ڕاستەقینەی خۆی هەڵدەبژێرێ بۆ پەرلەمانی کوردستان کەسبەی بەرگری لێ بکە کەسبەی باسی مافەکانی بکە کەسبەی شەڕ لێسە بکە لە هۆڵی پەرلەمان وەسبەی لە هەناوی ئەم پەرلەمانەوە حکوومەتێک دروست بێ کە قۆڕەکان نەبێ کە گەندەڵ نەبێ کە بەڕاستی یاساشکێن نەبێ و ڕێز لە یاسا بگرێ و خزمەت گوزاری ئاسایی و یاسایەکان پێشکەش بە هاوڵاتیان بکە بەبێ منەت بەسەداکردن و بەبێ بەڕاستی چێشە بۆ دروستکردنیان ئێمە ئەو دەرفەتە بەڕاستی بە ئێمە دراوە لە 20 دەی 2024 بۆیە ئەم پێم وایە ینی کاتێکی گرنگە لە ئێستاوە پێویستە خەڵک خۆی بۆ ئامادە بکە. باشە بەس سەبارەت بە زەرورەتی ئەم هەڵبژاردنە جیاوازە لەوانەی ڕابردوو ئێستا بڵێن قەیرانی موچە هەیە کێشەی تاڵانی نەوت و دزینی داهات و بە سەرچوونی دامەزراوەکان هەیە گرنگی ئەم هەڵبژاردنە پێویستی چییە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکەکەشی؟ گرنجەکەی لەوەدایە کاک حەچیم
جارێ ئێمە کۆمەڵێک دامەزراوەی فەرمیمان هەیە کە پەیوەندی بە یاسا دەرکردن و بە بەدواداچوون و چاودێریکردن دەسەڵاتەکانی جێبەجێکردنەوە هەیە لە کار کەوتون و ئەو دامەزراون نەماون بۆ نمونە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و کۆمیسیۆنی هەڵبژاردننی کوردستان ینی کۆمەڵێک دامەزراوەی فەرمین ئەوانە کە پەیوەندیان ڕاستەوخۆ بە بارودۆخی سیاسی و ئابووری و بارودۆخی ژیان گوزارانی خەڵکەوە هەیە چوانە دامەزراوەیەکن بۆ نمونە کە باسی ئەنجومەنی پارێزگا بکەی پەیوەندی بە خەڵک و بە محافەزەیەوە هەیە کە ئەنجومەنی پارێزگاکەی لێ هەڵبژێردراوە کە بە دوواداچوون بۆ کاروباری هاوڵاتیان بکە و هاوڵاتی پەیوەندیان پێوە بکەن و هەندێک بڕیار دەربکەن کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ و محاسبەی ینی دەسەڵاتی جێبەجێکردن واتە حکوومەتی خۆجێیی ئەو پارێزگایە بکەن ئەمە نەماوە بەڕاستی پەرلەمانی کوردستان وەکو پێش ئێستا ئاماژەم پێکرد کە ئەم دەسەڵاتانەی هەیە دەسەڵاتی چاودێریکردنی هەیە دەسەڵاتی محاسبەکردنی حکوومەتی هەیە دەسەڵاتی یاسا دەرکردنی هەیە دەسەڵاتی ئەوەی هەیە کێشە گرفتەکانی هاوڵاتیان لە هۆڵی پەرلەمان باس بکە بڕیاری پێویستیان بۆ بدا ئەویش نەماوە پەرلەمانی کوردستانیش نەماوە کۆمیسیۆن کە پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێ و هەڵبژاردننی ئەگەر سبەینێکە ڕاستەوخۆ یاسای بگۆڕێ بۆ ئەوە سەرۆکی هەرێمە حەقەتەن ئێمە بەڕاستی ئەو دامەزراوەمان پەچی کردەوە وێڕای ئەوەش حکوومەتیش خۆتان زان بۆتە حکوومەتی کاربەڕێکەر حکوومەتی کاربەڕێکەر لە ڕوو قانونیەوە کە پێدەوترێت حکوومەتی ناقیس واتە ئەو حکوومەتە بەڕاستی ئەو دەسەڵاتە ڕەهایانەی نییە کە پێشتر هەیبووە کۆمەڵی دەسەڵاتی گرنگ و هەستیار و ینی استراتیژی لێ وەردەگیرێتەوە کەواتە بەڵێ لەم ڕۆوە بەڕاستی ینی گرنگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دووەم لە ڕووی ئەوەوە کە ئێمە بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەڕاستی نیگەرانێکی ئێزگار زۆر هەیە لە بەشێکی زۆری ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە لە چینی توێژە جیاجیاکانەوە بۆ نمونە ئێمە ئەوە بۆ چەندەمین ساڵ دەڕوە نەتوانرا بە شێوەیەکی ڕێکوپێک و بە پێی سیستەمێک ئەو دەرچووی کۆریژ و پەیمانگەکان دابمەزێنرێن ڕاستە بیستمانێتەوە لێرە و لێ بەڕاستی برادرانی پارتیوێکێتی هەندێک خەڵکیان دامەزراندووە کە ئەم پێم وایە ئەوش پێچەوانەی یاسا و ڕێنمایەکانە چونکە کاتی خۆی ئەنجومەنی ڕاژە دروست کراوە بۆ ئەم بابەتانە دەبوو بە شێوەیەکی ڕێکوپێک بە سیستەم ئەم دامەزراندن بکرێ و لە هەمان کادا بێکارێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان ئەنچێ بەرپرسیارە لەوەی کە هەلی کار بەرەخسێنی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەگەر نەتوانرێ هەلی کاریان بۆ بەرەخسێنرێ دەسەڵاتی چەیە کە بەڕاستی پێویستە هەنی هاوکاری هەیە بۆ ئەم هاوڵاتیانی کە ناتوانانی کاریان بۆ بدۆزیەوە و ناتوانین دایان بمەزرێنی و بەڕاستی کێشەی موسەمان هەیە خۆ دەزانی ینی بە چ دەردی سەریەک کێشە ینی موسە دابەش دەکرێت لە هەرێمی کوردستان ینی و بێجگە لەوەش بەڕاستی ئەو قۆڕەکاری کە ئێستا دەبینرێ لە هەرێمی کوردستان لەلایەنی هەندێک کۆمپانیان و بۆ دەست بە دەسەراگرتنی ئەو پرۆژانێکی هەیە لە هەرێمی کوردستان پرۆژەکانی وبەرهێنان و ئەو پرۆژە گچکەکانیش حتا بەڕاستی هەندێک کۆمپانیای زەبەلاح وەکو ئەژدیهای لێ هاتووە بەڕاستی هەرچی ئەو پرۆژانە هەیە هەموو قوت داوە دەبێت ئەو کۆمپانیانە دیکە بچن لیان بپارڕێنەوە تەکلیفیان لێ بکەن ئەگەر پرۆژیشان پێ بدەن ئەویش بەڕاستی بە شێوەیەک پێیانەدەن کە دەبێت پشک و بەشیان هەبێ بە پێی پرۆژەکە و ڕێککەوتن لەگەڵ ئەو کۆمپانیانە چێ بەڕاستی ڕوبەڕووی ئەم قۆڕەکاریە بێتەوە چێ ڕوبەڕووی ئەم هەموو گەندەڵێ بێتەوە کە هەیە چێ ڕوبەڕووی بەڕاستی ئەو یاسا شکێنی و نەبوونی یاسا سەروەربوونە ببێتەوە کە لە هەرێمی کوردستان هەیە کەواتە بەڕاستی بەڵێ ئێمە لەم ڕوانەشەوە زۆر پێویستمان بەوە هەیە کە پەرلەمانێکی کارا دروست بکرێ ئایا جیاوازی پێم بینی پرسیارەکە بەشێکی ئەوەش بوو ئایا ئەم پەرلەمانەی ئەم جارە جیاوازی دەبێت لەگەڵ خولی پێنجەمین پەرلەمانی کوردستان بەڕای من بڵێ جیاوازی دەبێت لەبەرەوەی کە جارێ یەکەم بڕوام نییە جارێکی دیکە هیچ هێزێک بێتە زۆرینەی پەرلەمان بۆ مانای کە هێزێک بتوانێت بەتەنیا یا لەگەڵ چەند هێزێکی کە لەگەڵی دابن نیو زائیدیەک پێک بێنن هەر پرۆژەیەک پێیان باش بوو دەری بچوێنن جێبەجێ بکەن و هەر پرۆژەیەکیش پێیان باش نمڕێ لێ بگرن و هەر بابەتێکی کەش بەڕاستی ئەم پێمانی ئەم زۆرینەی دووبارە بێتەوە بۆیە
ئەو پەرلەمانی داهاتوو پێم وایە هەموو فراکسیۆنەکان پێویستیان بە یەکتر دەبێ بۆ ئەوەی کە ئەگەر پرۆژێکیان هەبێ پرۆژەیە کە لە قازانجی خەڵک بێ فراکسیۆنەکان هاوکاری یەکتر بکەن. ئەم پێم وانێ بەڕاستی ئەوە یەک ینی ئەم زۆرینەی دروست بێتەوە. دووەم ئەم پێم وایە هێندێ هێز و لە هێندی کەش و هێندێ لیستی کەش دروست بووە، ینی ئەو هاوچێشەی کە لە پەرلەمانی کوردستان هەبوو لە ڕابردوودا ئەم پێمانی ئەوە دووبارە بێتەوە. ئومێد دەکەم کە پەرلەمانێک بێ و بە تایبەتی بە دەنجی خەڵک و بە هوشیاری خەڵک پەرلەمانێک بتوانێت کە تعبیر لە ڕاو بۆ چوون و داواکاری و کێشە و گرفتەکانی خەڵک بکاتەوە. بەڵێ بەس ئێمە کە بەرەز وتت ڕۆژی خەڵکە بیستیدا دەکرێت قۆناغێکی جیاواز بێت چ لە ڕووی پەرلەمان بێت چ لە ڕووی حکوومەت بێ، چونکە پێشتر ڕێگە نەدرا پەرلەمان ڕۆڵی خۆی بینێ بۆ ئەوە زۆرینەی کە بەرەز باس کە زۆرینێکی ساختە هەبوو لە پەرلەمان و ئێستا حکوومەتە کە دەبینین دۆخەکەی چۆنە، دەکرێت قۆناغێکی جیاکەرەوە بێ. ئەمن پێم وایە قۆناغێکی زیادە بێت لە قۆناغی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و بە حقیقەتێکیش بڵێن خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیش کاری زۆر گەورەی کرد. ینی ئەم حقیقەتەن مەبەستم ئەو لایەنەیە کە ئۆپۆزیسیۆنی حکوومەتی هەرێمی کوردستان بوون. چونکە بەڕاستی جارێ ئەگەر نەشتواندرابێ هەموو پرۆژە یاسایانەی کە لە بەرژەوەندی خەڵکن کە بۆ نمونە ئێمە زیاتر لە 40 پرۆژە یاسامان هەموو پێشکەشمان کردو، تەنها چەند پرۆژەیەکیان خراپە بەرنامەی کار، ئەوی دیکە بەڕاستی نەخراپە بەرنامەی کار. بەڵام خۆ ئەگەر نەشتواندرابێ ینی مەبەستم لایەنەوەکانی ئۆپۆزیسیۆن نەشیان توانی بێ ئەو پرۆژانەی کە خەڵکن بۆ خەڵک و بە سوودی خەڵک تەواو دەبێ یا بە سوودی فەرمانبەران بەگشتی مەبەستم خەڵک و هاوڵاتی تەواو دەبێ نەشیان توانی بێ بخرێتە بەرنامەی کارەوە. خۆ بەڕاستی من ڕێگر بووین لە هێندێک پرۆژە کە دەمانزانی بەڕاستی سوور بە زیانی خەڵک و هاوڵاتیان تەواو دەبێ و بەڕاستی ڕێگر بووین لە هێندێک بڕیاریش کە دەویستا دەربکرێت لە پەرلەمانی کوردستان بە حەقیقەت وە لە هەمان کاتدا چاودێرێکی چاوتیژی بوون بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە. یعنی زۆر جار خۆتان دەزانن لە هۆڵی پەرلەمان باسی گەندەڵیەکان کراوە، باسی قۆڕەخکاری کراوە، باسی یاساشکێنی کراوە و بەڕاستی بە دوواداچوون بۆ هێندێک گەندەڵی و هێندێک یاساشکێنی کراوە و لە ڕاگەاندەکان ئاماژەی پێدراوە. ینی ئەم پێما لەم ڕوانەوە حەقەتەن ینی بەلایانی کەم تا ڕادەیەک بە دەسەڵاتی جێبەجێکردن گوتراوە دەبێت بۆستی لەم شوێنە نابێت بەڕاستی ئەمە بکرێ. ئەمە نایاساییە و ئەمە پێچەوانەی ڕێنمایەکانە و لە بەرژەوەندی خەڵک نییە و لە هەمان کاتدا بەڕاستی کۆمەڵێک کەیس و بابەتی شەبوو کە پەیوەندی بە خەڵکەوە هەبوو. کاک حەچیم یعنی لە هۆڵی پەرلەمان زۆر جار بەڕاستی خۆتان زان باسی چینێک لە توێژەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە. یعنی مەسەڵەن بۆ نمونە بەرگری لە وانە بێژان کراوە زۆر بەڕاستی بە سەختی و خۆتان زان زۆر بە توندی بەرگری لە گرێبەستەکان کراوە، چ مامەستایان بن چ غەیری مامەستایان بەڕاستی وە بەرگری تند لە سیستەمی خانەنشینی کراوە کە خۆتان زکە لە 2020 یاسای خانەنشینی دەرکرا کە بەڕاستی ئێمە زۆر دژی بووین بە سەراحەت بە تایبەتی کە هەوڵماندا خانەنشینی بە تایبەتی سەربازیمان وەک ئەوەی عێراق لێ بکرێ. یعنی مەبەستم ئەوەیە لەو قۆناغی ڕابردوو هێندێک کاری گەورە و هێندێک هەنگاویان لە ڕووە بەڕاستی ئاینیەکەشەوە کاک حەچیم ئێمە زۆر هەنگاوی گەورەمان نات. مەسەڵەن ئێمە کۆمەڵێک فراکسیۆن ئیمزامان کۆ کردەوە بە سەراحەت دژی ئەوەی کە لە فەڕەنسا بێڕێزی و بێحورمەتی بە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ڕەحمەت بە قوربانی بێکرا بوو. ئێمە چوین لە قونسوڵی فەڕەنسی ناڕازای من دەربڕی لە نزیک و پێمان ڕاگەیاندن کە بەڕاستی لایەش ئەم کۆمەلگا دژی ئەمەیە نیگەرانین ئێمە و پرۆژە یاسای تونوتیژەی خێزانیان هێنا خۆ دەزانی بەڕاستی زانیان کە چۆنیان هێنا بەڵام نەیانزانین چۆنیان بردەوە دەرێ لە پەرلەمان لەسەر ڕێگەدای باسی نەکرایەوە. مەبەستم بەڕاستی زۆر بابەت هەبوو مەسەڵەن ئەوەی کە دەکرا لەو سنوورشکێنی لە سنوورەکانی مەسەڵەن تورکیا لە سنوورەکانی ئێران تۆ بارانەکان خەڵک کوشتن بە ناحەق بەڕاستی ینی ئێمە زۆر بەڕاستی بەڕوون ڕاشکاری ڕای خۆمان بە تایبەتی فراکسیۆنی کۆمەڵ لە هۆڵی پەرلەمان ئاماژەمان پێکردووە و ئیدانەی هەر سنوورشکاندنێک و هەر تۆ بارانێکمان کردو بۆ هەرێمی کوردستان و بەرپرسیارەتی ئەو قوربانیانێک کە لێشی کەوتوتەوە لە ملی حکوومەتی عێراق بووە کە وەکو یاسا و لە ملی حکوومەتی هەرێمی کوردستان بووە.
باشە بۆیە کاک حەشیم ئێمە پێمان وایە لە خولی ڕابردوو ئێمە وەکو خۆمان دەڵێن بەڕاستی ئەنی کۆمەڵی هەنگاوی گەورەمان نالێوێندەر وەم پێشم وایە بەو ئەندازەی کە خەڵک پشتگیری بۆ نمونە ئێمە بکە لە 2024 ئێمە سوپاس بۆ خوا وەکو لە ڕابردوودا ئاماژەم پێکرد ئەگەر بەقەدەر ئەوەندە ینی نەیکەین بە بێگومان نەک بەقەدەر ئەوەندە بەڵکو دوو بەرامبەر بەوەندەی کە خەڵک پشتیوان و پشتگیر دەبێ پشتیوان بەخوا گەورە هەڵوێستمان دەبێ باشە بەس سەبارەت بە ناترسن خەڵک سزاتامدا لە ڕابردوودا بڵێن کۆمەڵێک لایەن ڕوبەڕووی سزا ببوونەوە خۆتانە و ترسەتان نییە؟ وەڵی کاک حەچیم ئەو پرسیاری زۆر بەجێیە من پێشم خۆشە بەڕاستی خەڵک ئاستی هوشیاری ئاوا بەرز بێ کە سزای ئەو لایەنانە بدا کە ئەرچی خۆیان جێبەجێ نەکردووە بەڵام من هەر وەڵامەکە بە پرسیار وەڵام دەدەمەوە یعنی خەڵک بۆ ئێمە سزا دەدا کاک حەچیم ئێمە گەندەڵیمان کردووە ئێمە دزیمان کردووە یاسامان شکاندووە پارەی خەڵکمان خواردووە پارەمان لا بوو موسی خەڵکمان نەداوە خزمەتگوزاری ئاسایی یاسایەکانی کە پێویست بە هاوڵاتی هەیە بێ وەک هەر چۆن لە هاوڵاتێک لە هەموو دنیا هەیەتی ئێمە ئەومان ئەنجام نەداوە ینی خەڵک بۆ ئێمە سزا بدا چیمان کردو کاکە ئێمە ینی مەگەر بەرگریشمان نەکرد بخۆ بەلایانی کەم دزیمان نەکردووە گەندەڵیمان نەکردووە قۆڕکاریمان نەبوو یاساشکێنیمان نەبووە بەڵام وێرە ئەوش کە ئاماژەم پێکرد بەڕاستی ئێمە هێندێک هەڵوێستی زۆر گەورەمان هەبووە و پێم وایە تاکە فراکسیۆنێک بووە لە پەرلەمانی کوردستان بازی بەرگریکردن لە خەڵکی داوە لە زۆر ڕۆوە باشە بەس خۆ کاتیش سەرۆکی حکوومەت لە 2020 کەیەوە پرۆسی پرساندتان بۆ لێبڕینی موچاند ئەنجامدا خۆ بەیوت خەڵک کێ هەڵبژاردووە و دەنگی بە کێی داوە دەکرێت ئەمە ڕاست بکرێتەوە وتیەوە خەڵکە دەنگی بە ئێمە داوە و دیارەت چۆن خەڵکیش دەنگی بە ئێوە داوە وەڵاهی من زۆر پێم ئاساییە کاک حەچیم ئەوە خەڵک بیستی دەی 2024 لە پێشە باشە ئەگەر ئێمە خزمەتی خەڵکمان نەکردووە ئەگەر ئێمە بێ هەڵوێست بووین وەگەر ئێمە ئەو ئەرکانێک کە وەکو پەرلەمان و وەکو فراکسیۆنێک کە نوێنەراتی خەڵک بکە لە سەرشانمان جێبەجێمان نەکردووە وەڵای ئێمە پێم خۆشە خەڵک سزامان بدا پێم خۆشە خەڵک بەڕاستی بەبیرمان بێنێتەوە کە بڵکاکە نەتوانێت خزمەت بکەن ئێوە نەتوانیوە بەرگی لە مافەکانی خەڵک بکەن ئێوە ڕاستان نەکردوەگە خەڵک لە هەمان کاتدا بەڕاستی ئەگەر دەسەڵاتیش ئەو بەڵێنانەی کە پێش هەڵبژاردن بە خەڵکی داوە کە دڵنیا بە لەم هەڵبژاردنەش دیسان بە خەڵکی دەداتەوە و ئەم بەند و بالۆرەی دووبارە دەکاتەوە ئەگەر ئەو بەڵێنانەی کە بە خەڵکیان دابوو با خەڵک بەبیری بێ ئەگەر جێبەجێیان کردووە وەڵای خەڵک حەق خۆیەتی کە خەڵک ئازاد دەکات دەنجیان پێ بداتەوە بەڵام ئایا کە ئەگەر جێبەجێیان نەکرد بێ ینی حەقی خەڵک دەنجیان پێ بداتەوە وەکو پرسیارەکەی پێشوت بابێنمەوە بیرت پێویست نییە خەڵک سزایان بدا محاسبەیان کە ئەمجار لە ڕێگەی هەڵبژاردنەوە بۆیە بەڕاستی ئەمە ئەو کاتی ئاماژەشمان پێکرد ینی ئایا ینی بەشێکی تەزویر بووە کە پشتیوانی یا پشتیوانی خەڵک بووە ینی خۆمە هەممان دەزانین بەڕاستیمە لە هەڵبژاردنی ڕابردوو بە بەڵگەوە سلمانمان کە تەزویر بە لێشاو کراوە کاک حەچیم ینی ئەوە نەبوو کە خەڵک ڕقی لە من بێ و ئەوی خۆشویست بێ ئەوی ڕقلی بێ ئەمنی خۆشویست بێ بەڵام ئێمە ئەو جارە ئومێد دەکەین کە بەپێی ئەم یاسا و بەپێی ئەوەی کە لەلایەن کۆمیسیۆنی هەڵبژاردننی عراق و سەرپەرش دەکرێت هێندە ڕێکار گیراوەتە بەر ئومێد دەکەین کە هەڵبژاردننی پاک و بێگرد بکرێ ئەو کاتێ دەردەکەوێت کە خەڵک چی خۆش بەڵێ قسە لە سەرەوەی ئیسلامیەکان بۆچی لە کۆمەڵگایەکی موسڵمان نشین پەیوەندی بێت کە بۆن لە سەدا 6 بێنن حەوت بێنن خەڵکێکی زۆر لە بواری کاری کۆمەڵاتی خێرخوازی متمانێکی زۆری هەیە بە ئیسلامیەکان سێمە ساڵی ڕابردوو لە پێیان بڵێن بەداچوونێکمان کرد بوو بەبەخشین و ڕێکخراوی هاواری خێرخوازی و دەستگای سۆمای چاوان زیاتر لە 9 ملیار دینار یعنی هاوکاری خەڵکێژار و کەم دەرامەتیان کردبوو بەس بۆچی نەک بازراوەوە بۆ بوارە سیاسیەکەش ئەم پەیوەندی بەچێ بۆ لایەنە سیاسیەکەش پێم وایە ئەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کاک حەچیم وەکو حەقیقەتێک بەڕاستی ئێمە ئەو پرۆژە خێرخوازانەی کە هەمان بووە
چ ئەوەی دەستگای خێرخوازی بەخشین، چ ئەوەی سۆمای چاوان و چی هەندێک ڕێکخراوی کەشمان هەیە بەڕاستی ئێمە لە سنووری شار و شارۆچکان کار دەکەن ڕێکخراوی خێرخوازین یا ئەو ڕێکخراوانەمان کە ڕێکخراوی هوشیارین بۆ فێرکردنی قورئان و لەبەرکردنی قورئان و فێرکردنی ئاداب و ڕەوشتی ئیسلامی. ئایا بەڕاستی بەشێش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئایا ئێمە چ کاری خێرخوازی کە ئەنجاممان داوە جا چ وەکو ڕێکخراوەکان چ ئێمە وەکو تاکتاچی بەنی سەرکردایەتی کۆمەڵ یان فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان یان لە پەرلەمانی عێراق یان ئەنجومەنی پارێزگامان یان ئەوانەی کە لە حکوومەتی خۆرجەیی بەشداریان کردووە، ئایا ئێمە ئەو خزمەت گوزاریانەمان چ لە ڕووی ڕۆشنبیری هوشیاریەکەیەوە کە ینی هاوڵاتیان گەیاندووە، ئایا بە مەبەستی ئەومان بووە کە بێن سمێنێکە پاڵپشتیمان بکەن و دەنگمان پێ بدەن، یا مەرزمان ئەوەیە کە بێن دەنگمان پێ بدەن و پژگیریمان بکەن؟ بەڕاستی کاک حەشیم باوە بە هەموو لایەک ڕوون بێتەوە. ئێمە بە سەراحەت ینی کە خێرێکمان کردو و چاکەیەکمان کردووە، هیچ چاوەڕوانیمان نییە کە خەڵک بێ لە بەرامبەر ئەوەندە چاکەمان بداتەوە و پاداشمان بکە. ینی بە سەراحەت ئەگەر بەجێی خۆی بێ ئینشاڵڵا وا بێ ینی وەکو کە پێغەمبەران خزمەتی خەڵکەکەیان دەکرد، بانجیان دەکردن بۆ لای خوای تەعالا و فێری چاکەیان دەکردن، هەر شتێک کە عورف و چاک و باش بە نێو کۆمەلگادا دەیانگوت لا نريد منكم جزاء ولا شكورا. ئێمە نە بەڕاستی پاداشتێکی مادیمان لە ئێوە دەوێ، نە سوپاسگوزاریەکیشمان لە ئێوە دەوێت کە دەکات پاداشتی معنەوی، واتە نە پاداشتی مادی نە پاداشتی معنەوی، حسمان لە ئێوە بەڕاستی چاوەڕوان نییە و چاوەڕتان لێ ناکەین. بەڵام خۆ خەڵک دەکرێت بۆ خۆی پێی بزانێ، یعنی ئێمە منەت ناکەین بەسەر خەڵک بەڕاستی، بەڵام خەڵکی دەکرێت پێی بزانێ ئەمە لەلای ئێمەوە حەقەتەکەی بەڕاستی. ینی وەکو چۆن لە خەڵک و نێو هاوڵاتیان هەبوو بە ئینساب لە سەردەمی پێغەمبەران سەڵات سەمیخانە سەر بێ دەیانگوت اتبعوا المرسلین اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون. لەناو کاکە بە دوای پێغەمبەران کەون، ینی خەڵکێکی چاک و هوشیار لە کۆمەلگادا بە خەڵکە گشتەکەیان دەگوت دەیانگوت کاکە بە دوای پێغەمبەران کەون، بە دوای ئەم پێغەمبەرەیە کەون کە خوا ناردوێتی سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، کە ینی هیچ چاوەڕوانیش لێوە نیە بەڕاستی، هیچ پاداشتێکی لێوە ناوێ، هیچ داوای شتێکی لێوە نەکردووە، نە کرێیەک نە پاداشتێک نە سوپاسێک، چاوەڕوانی هیچی نییە، بەڵکو ڕێنماییتان دەکا و بەڕاستی دەیەوێت ئێوە ئازاد کا و سەربەست کا و ڕزگارتان کا. بۆیە ئێمە بەڕاستی کاک حەشیم ئەوە خاڵێکی سەرچیە کە من پێم وایە خەڵک ئێمە ئێستاش ئازاد بەڕاستی، ینی بە هەزارها خەڵک خزمەتی کراوە لە خەستەخانەکان لە دەستگاکانی خێرخوازیمان بە شێوەیەکی گشتی. من تەحەدا دەکەم ئەوە خەڵک با بچێت لە کەناڵەکان با قسە بکە، ئەگەر یەکێکیان پێی گوترابێ کاکەوە ئەو خێرت پێ دەگەێنین و ئێمە ئەو چاکەی لەگەڵ دەکەین، ئەوە بەیانیش دەنگدانات بێ دەنگمان پێ بدەین، نە کاکە بە هیچ شێوەیەکی ئێمە تەنها بەڕاستی ینی مەبەستمەوەی خێر و چاکەی بکردمانە بەشێکی بەڕاستی خەڵکی خێرخواز بە ماڵێن ئاوا بێخوا تەسلیم ئێمەیان کرد، ئێمەش گەیاندومانە و وەکو بەڕاستی گەیاندومانە و ڕەنگە پشتی کۆمەڵیشی یا هێندێک لە ئەندامانی کۆمەڵیش تێدا بووێ، واتە ئێمە بەڕاستی بەشێکی ئەوەی بەشەکەی تر وەڵا کاک حەشیم پەیوەندی بە خەڵک خۆیەوە هەیە، حەقەدەن با خەڵک خۆی وشیار بێ، قەزەکەی ئێمە هەر کۆمەڵ نییە، قەزەکەم باردوو خێرمە کوردستانە ئایا خەڵک نابێ لێ ور بێتەوە و تەماشا بزانێن داخوا ئەگەر بۆ جارێکی ببا ڕای خۆی بگۆڕێ و ڕایەکە بدا بزانێ ئەم واقع دەگۆڕێ ناگۆڕێ بزانێ داخۆ چی بەسەر دێ. ینی بۆ نمونە قسەیەک زۆر دەکرێت کاک حەشیم، دەڵێن کاکە دەی باشەوە ئەمە دەنگیشمان پێدان دەتوان گۆڕانکاری بکەن ئەگەر زۆرینتان هێنا بۆ نمونە، ئەی کاکە بۆ پێمان ناکرێ؟ یانی ئەگەر سبێنێکی خەڵک زۆرینەی بە غەیری پارتیۆچێتیدا بۆ نە زۆرینەیەک دروست بوو، وەزەکە چۆن چی بەسەر دێ؟ هەبووە دەیگوت کاکە ئاخر ئێوە ناتوان دەسەڵات پێک بین و حکومەت پێک بێن و سەرۆکایەتی پەرلەمانی ئێوە بێ ئەوانە، ئەی کاکە بۆ ناتوانین ئێمە زۆرینەی، ئێ باش ئەگەر ئێمە نەمانتوانی دەی باشە بە ئەو چۆن دایدێنێ داڵە، بەگەر خەڵک بازاری تاقیق هاتووە با بزانین داخۆ زۆرینە ینی با پاڵپشتی خەڵکەشی بکە کە ئۆپۆزیسیۆن بووە معارەزە بووە بەڕاستی ینی بیر و ڕاو بۆ چونێکی جیاوازی پێ بووە و لە قۆناغەکانی ڕابردوو چ لە قۆناغی خزمەتکردن بوو بێواتە لە حکومەت بەشداریمان کرد بێ کە خزمەتمان بە خەڵک کردووە، چ ئۆپۆزیسیۆن بوو بین کە ئۆپۆزیسیۆنیش ڕاست و ڕێک و ڕاستەقینە و بەڕاستی خەمخۆر و دەسۆزی خەڵک بووینە،
یەکاکە بازارێ خەڵک ئەمانە تاقیب بکاتەوە و پشتیان بگرێ بزانین داخۆ چی پێ دەکردیانی بۆ یەکزاری یەکاکە ئەو کاتێک کە پێمان نەکرا خەڵک دەتوانێت بڵکاکە وڵای ئەمە دەنگیشمان پێدان و پژگیریشمان کرد بەڵام ئێوە نەتوانن هیچ گۆڕانکاری بکەن. بەڵام زۆر باز دەکرێت بەدیل نەبێ بۆ ئەم دەسەڵاتە خۆتان بە بەدیل دەزانن بۆ ئەم حکومڕانیە بۆ ئەم دەسەڵاتە. بەڵێ وەڵا کاک حەشیم ئێمە بە بێگومان خۆمان بە بەدیل دەزانین و بەڕاستی کار بۆ ئەوەش دەکەین وە چاوڕانیشمان هەیە باش بەڵام ئەوە بۆ خەڵک دەگەڕێتەوە ئێمە ئومێد دەکەین کە خەڵک بەڕاستی ئەو پشتگیریەمان بکە لە 2024. باشە چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە ئەمریکا با من پرسیارەکە وا بکەم ینی باشە بۆ کاک حەشیم بۆ بەدیل نابینانی ئەمە بۆچی بەدیل نابینانی کێشەکە چیانی وەڵام دەمێ با خەڵک بۆ ڕوونکەم ینی بۆچی بەدیل نابین. بەڵێ وەکو بڵێن ئەزمموی حکومڕانی بێ ئێمە کاک حەشیم با فەرم ئادەمیش دەمێ ئەوە ببی خەڵکی بێنمەوە باش کاک حەشیم ئەو کاتێک ئێمە بەشداریمان لە حکومەت کردووە هیچ جوانیش نییە بەڕاستی من ئاماژەی پێ بکەم ینی ئێمە 3 وەزیرمان هەبووە لە کابینەی هەشتەمی حکومەت هەرێمی کوردستان. ئایا وەزیرەکانی ئێمە بە بەراورد لەگەڵ وەزیرەکانی کە وەزارەتەکانی کە ئایا سەرکەوتوو بن لە کارەکانی خۆیان دەیان نا هەر ئەو نەدەڵێم ینی بەڕاستی ئێمە خەڵک خۆ پێوەرە کاکە ئەوە پاشان دەسەڵات کەم و کورێکتان دۆزێتەوە ئەنجومەنی پارێزگا و ئەگەر مەسەن باسی حکومەتی خۆجێی بکەین قایم قامان هەبووە و مدیر ناحیەمان هەبووە و ئەوانە کاک حەشیم ئایا ئێمە ئەوانە خزمەتی بەرچاوی خەڵکیان نەکردو خەڵک نابینێ لە ڕاگەیانەکان ینی مدیر ناحیەمان قایم قامان بۆ خۆیان هاتون ینی بێڵی دەست داوەتێ و جۆماڵی جۆگا دەکات جۆگە خۆش دەکاواتە جۆگەی ئاودێری ئەوان لەگە خەڵک دەستی داوەتێ ینی ناو خەڵکە لەگە خەڵک خزمەتی خەڵک و ینی ئەو ناوچەی خۆی دەکا و ئایا کاک حەشیم ئێمە بۆ بەدیلنی کاتێک لە پەرلەمانی کوردستان بووین چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان کە ئۆپۆزیسیۆنین ئایا کاک حەشیم ئێمە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە نەبووین ئایا ڕۆژان بەڕاستی خەڵک بینیوێتی کە ئێمە بەلای گەندەڵی دابشکەینەوە یاساشکەینی بکەین پینە و پەڕۆی ینی بە شێو لە شێوەکان وەکو هێندێک بەڕاستی لایانی ئۆپۆزیسیۆنی ساختە هەیە مەسەلەن پینە و پەڕۆی دەسەڵات پێن بە شێو لە شێوەکان شێوەمان کردو ئێمە ڕاست و ڕێک بووینانی لەگەڵ خەڵک و لەگەڵ جەماوەر و لەگەڵ بەڕاستی ئەوانی پشتگیریان کردوین و ڕاست و ڕێکیش بەدەسەڵاتمان گوتووە بەڕاستی ینی بە خۆیانمان گوتووە لە هۆڵی پەرلەمان پێمان گوتون لە کۆبنەوەکانیش پێمان گوتون کە سەردانیان کردبین بینیمان ڕاگەانیش باسمان کردووە چێ لە ئێمە ڕوون و ڕاشکاوتر بووە و بوێرانەتر ڕای خۆی سەبارەت بە ئەم بارودۆخی هەرێمی کوردستان گوتووە نەکرد لە بارەی پەرلەمانی کوردستان بۆ هەموو بابردۆخانی کاتونێتە پێش لە هەرێمی کوردستان ینی ئەگەر تۆ بارانی هەرێمی کوردستان کرا بە چێ لە ئێمە ڕاشکاوتر ئەوە قسەکان هەیە لە پەرلەمانی کوردستان کە فراکسیۆن کردوێتی بزان چیمان گوتووە ئەگەر لەشکرکێشی و سنوور بەزاندنی هەرێمی کوردستان بووە بڕۆن تەماشاکەم بزان داخوا یەکێک لە فراکسیۆنەکانی کە خۆیان زۆر بە ئۆپۆزیسیۆن داناوە بزان بەیاننامەیە چێ بە دەربارەی ئەو قەزیە غەیری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و ئەگەر باسی مەسەلەن مەزلومیەتی خەڵکی غەزە بە تایبەتی و خەڵکی فەڵەستین بکەین تەبان بێزگە لە کۆمەڵ چێ بەڕاشکاوتر هاتووە گربوونەوە ئەنجامدا و دژ ئەو قەتڵ و عام و ئەو ملهوڕی و سنوور شکێنەی کە لە ڕووی مرۆڤایەتی بەڕاستی وێنەی نەبووە بەرامبەر بە ئیسرائیل ئەنجامیدا نەک هەر لە وێزگەی کاک حەشیم لە هەموو وێزگانەی بەڕاستی کە هاتووتە پێشی چێ لە کۆمەڵ ڕاست و ڕێکتر و ینی جوانیش نیە بڵێم بوێرانەتر و ڕاشکاوتر قەناعەت و بۆچنەکانی خۆی خستەوە ڕوو بەڵام یەکشت هەیە بە هەموو لا بیزانن ئێمە ئۆپۆزیسیۆن بوونیش بە تێڕوانینی خۆمان و بەڕاستی بە منهەجی خۆمان و بە سیاسی تایبەتی خۆمان دەکەین بە قەناعەت و بەشتی خەڵکیەکە ناکەین بەڕاستی من پێمانێ ئۆپۆزیسیۆن بوونی ژانی مەسەلەن قسەی سووک و ناوەڵە ئێمە ئۆپۆزیسیۆن ینی مەردانە کابرا قسەی خۆی بکە پیاوانە قسەی خۆی بکە مسلمانانە قسەی خۆی بکە و لە هەمان کاتیشدا بەڕاستی کاک حەشیم ئەوە لەو زانی بۆ بەڕاستی ینی مەبەستم ئەوەیە بۆ ئێمە بەدیلینانی فەرمو کاکە ئێمە عیبەکانمان چییە ینی کەموکوریمان چییە لە ڕووی ینی کارژێڕیەوە لە ڕووی دامەزاویەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی هەڵوێستەوە لە ڕووی بەرگریکردنە مافەکانی خەڵکە و لە ڕووی لەگە خەڵک تێکەڵبوون و بەرگریکردن لە داواکاریەکانی خەڵک و بە دوواداچوون بە داواکاریەکانی خەڵک و من نازانم بەڕاستی ینی بەدیل بوون یانی چی
ئەتوی مؤسساتت هەبێ بەڕێکپێکی بەڕێوەبەری و خزمەتی خەڵک بکەیت و لاشی کۆمەلگا و خەڵک بەڕاستی دڵی پێخۆش بێ و دەستخۆشی لێ بکە. ئۆپۆزیسیۆنی بەڕاستی ئێمە کلێنێکمان نەداوە کەمە وەکو ئۆپۆزیسیۆن ئەرچی ئۆپۆزیسیۆن چێ لە پەرلەمانی کوردستان بەو ئەرکی هەڵساوین ینی ئایا ئەم لایەنە ئەگە خەڵک پشتگیری بکە و سبنێکە دەسەڵاتی پێ بدا ئایا ناتوانێت بەدیل بێ وەڵام بە دڵنیایی و دڵم دەتوانێت بەدیل بێ. بەڵێ باشە چەند خولەکێکمان ماوە بە کوردی سوپاس دەکەین وەکو کۆمەڵی دادگەری سەرتاش کەمێک باس هەموو ئامادەکاریەک کراوە وەکو کاندیدیش هەمووی پێشکەش کراوە و ژمارەکەشیان دیارە. ئێمە لە قۆناغی ڕابردوو بەڵێ هەندێک ئەو بەڕاستی ئامادەکارانی کە پێویستە لەلایەنی سەرکردایەتی و ئەنجام درراوە و هەندێک قۆناغیشمان بڕیوە ئێمە بە تایبەتی بەپێی ئەو پلان و بەرنامەیە کە لە مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەریەوە بڵێن خراوەتە ڕوو لە ئەنجومەنی سیاسی لە مەکتەبی سیاسی پەسەند کراوە. بەڵێ ئێمە کاندیدەکانمان دیاری کراون من نزیکە 6 کاندینمان هەیە و ئێمە هەندێک لە قۆناغەکانی بەڕاستی ینی بەسمێ پلانی هەڵبژاردن جێبەجێکردنی پلانی هەڵبژاردن بەو شێوەیە کە پێویستە کۆمەڵ لەسەری بڕوا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هێندێکی بەڕاستی لەم قۆناغانەش جێبەجێ کراوە و ئێستا ئەمە لە قۆناغی کەینیانی لەمەدا کە بە تایبەتیش کاتەکەی دیاری کراوە ئێمەش بەپێی ئەم کاتێک لە بەردەستمانە بەڵێ زۆر بە گەرم و گوڕی و بەڕاستی زۆر بە جددی خەریک دەبین بۆ ڕۆیشتن بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵ خەڵک و جەماوەرەکەمان لە 2024. باشە بە کورتی سەبارەت بە خەڵک ئێستا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڵاوی کردووە ژمارەی زۆر کار بۆ نمونە لە هەولێر باسی 254,000 کار دەکرێت لە سلێمانی 279,000 لە دۆک 132,000 کە تا ئێستا کارتیان وەرنەگرتوتەوە. چەندە گرنگە خەڵک بچێ و کارتە وەربگرێتەوە و سەبارەت بە جیاوازیەکانیشی لەڕۆی کۆمیسیۆنی عێراق سەرپەرشت دەکات چەند بازنەیە جیاکردنەوەی دەنگەکان جیاوازی هەیە ئەم جارە مەجای ساختەکاری کەمترە بە کورتی بە سوپاس دەکەم. وڵای بە کورتی من داواکارم لە هاوڵاتیان ئەگەر چاوەن لە گۆڕانکاریە دەرفەتی گۆڕانکاری لە پێشە پێم ئەو دەرفەتی بەرادەست خۆیان نەدەن با بچین کارتەکانی وەربگرنەوە ئێستاش دەرفەتم پێم وایە ڕەنگە دووبارە ناو تۆمارکردنیش بێتەوە پێشێ قناعەتم وایە کۆمیسیۆن بە هەموو ئەو قۆناغانەدا دەچێتەوە ینی وردە دەست پێ دەکاتەوە کە چونکە داوای کردووە کە نزیکەی 115 ڕۆژن پێویستە بۆ ئەوەی کە ئەو نەخشەیە کە هەیەی ئەو جەدولەکەیەتی جێبەجێکە بۆیە پێم وایە ئەوەی کە چاوی لە گۆڕانکاریە و دەوێ بەڕاستی ڕێیشی هەبێت لە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان لە هەموو ڕۆکانەوە پێویستە ئەو کارتە وەربگرێتەوە یان ناوی خۆی تۆمارکە بە تایبەتی ئەگەر مەجال کرایەوە. ئەوەی دیکە بەڕاستی کاک حەشیم بەڵێ من پێم وایە ئەم جارە گۆڕانکاری دەبێت بەشێکی بەهۆی ئەوەوە کە یاساکە هەندی ینی گۆڕانکاری بەسەردا هاتووە. بۆ نمونە ئەم 4 بازنەیە پێم وایە تا ڕادەیەکی زۆر بەنی لە خزمەت هاوڵاتیانە و بە قازانجی بەڕاستی پەرلەمانی کوردستانی ئایندە تەواو دەبێت چونکە نوێنەراتێکی ڕاستەقینەی ناوچە جیاجەکان دەکات یعنی ناتوانێت لە محافەزەیەک بە دەنجی تەزویر بۆ نمونە خەڵک لە محافەزەیەک کە دەربچێنرێ ینی پارێزگای و بازنەی خۆتان دەزانن هەر بازنەی نوێنەرەکانی خۆی هەڵدەبژێری کە ئەوە پێ دەوترێ نوێنەراتیکردنی ڕاستەقینە و پاشان ئەم ژماردنەوەی دەنگەکان کە پێشتر خۆتانزان لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ژماردنەوە کە بە ئەلیکترۆنی بوو بەڕاستی هیچ کەسمان دڵنیا نەبوون کە ئەمە ڕاست دروستە یعنی بۆ خۆم یەک لەبارە خۆم بەڕاستی میمۆرم لەلایە ئێستا لەگەڵدا بێ دەنجی منی ئەو کاتەی لە وێزگەیەک لە وێزگەکە ینی کە کارتەکان حساب کراوە بوون من دەنجی من 35 بووە بەڵام بە ئەلیکترۆنیەکە کە خوێندراوەتەوە ینی خوێندوێتەوە 30 بووە ئەوە هەر لەلام هەیە بەڕاستی بە بەڵگەوە ینی بۆیە حەقەتەن ئەمە کۆتایی پێهاتەوە بەڵکو ئێستا بەدەستیش دەژمێدرێتەوە یعنی ڕێ دەگرێت تەزویر واتە بەدەست چۆن بەدەست دەژمێدێتەوە بە ئەلیکترۆنیش ئەگەر کە بەراورد دەکرێت ئەگەر ئەلیکترۆنیەکە جیاواز بە لە دەستێکە واتە دەستێکە بۆ نمونە زیاتر بوو ئەو کاتێ بەڕاستی ئەو ژماردنەوەی دەستێکە حساب دەکرێت و ئەلیکترۆنیەکە حساب ناکرێت باش بۆی ئەوە دەرفەتێکی زۆر باشە بەڕاستی و ڕێگریشی باشە لە تەزویر بۆیە من ئومێد دەکەم کە ئەوەش ئومێد و هیوا بەخش بێ بە هاوڵاتیان
کە ئەم جارە ئینشاءڵڵا بە گەرموگورتر و زیاتر بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی باشە زۆر بە کورتی ئەگەر پامێکشتما بێ پێ دوای ئەم هەڵبژاردن لە پاییزی دەسەڵاتیش بێت بە کورتی بێ سوپاس دەکەین. وەڵاهی ئومێد دەکەم کە ئینشاءڵڵا هاوڵاتیان لە ئێستا ڕابیر لەوە بکەنەوە کە گۆڕانکاری ئەنجام بدەن ینی ئەم جارە پەرلەمانێک هەڵبژێردرێت کە زیاتر پەرلەمانی خەڵک بێ و بەرگی لە مافەکانی خەڵک بکات دڵسۆزی خەڵک بێ و بە ئومێدی ئەوە بەشداری بکەن کە حکوومەتێکی پێک بێ دوای حکوومەتە خزمەتگوزار بێ دڵسۆزی خەڵک بێ و یاسا جێبەجێ بکە و خزمەتگوزاری ئاسایی یاساییەکان پێشکەش بە هاوڵاتیان کە بەبێ جیاوازی و ئەم دوو ئیدارەی و دوو دەسەڵات دوو حکومڕانیش کۆتایی پێبهێنرێ و بە ئومێدی ئەوەی کە خەڵک بەڕاستی بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن بە جددی و لە ئێستادا بەڕاستی بیر لێ بکەن و بەرنامەی بۆ دابنێن کە جارێکی کە لە خولی ئایندەی پەرلەمانی کوردستان کە خولی شەشەمە و کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک دەهێنێ ئومێد دەکەم بەو قەناعەتەوە بەو ڕوحەوە بەشداری بکەن کە جارێک کە گوێیان لێ نەبێ کە لە ڕاگەیانەکان بنووسێ بەپەلا هەفتەی ئایندە دابەشکردنی موسەرا دەگەیەندرێ. بەڵێ سوپاس دەکەین کاک عەبدولستار مەجید ماندوومان کردی سوپاسی ئەمە دەبوون دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بن. سەلامەت بیا. زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکاران خواتان